عێراق سەقامگیری و گەشە پێدان لە ژێر ئەم دروشمە 6 وڵاتانی دراوسەی عێراق لە بەغدا کۆبوونەوە لە ژێر ناونیشانی لووتکەی بەغدا. ئامانجی ئەم لووتکەیە پتەوکردنی پەیوەندیەکانی عێراق و وڵاتانی دەوروبەر بوو. هەروەها یەک لە بنەمایەکانی ئەم لووتکەیە هاوکاریکردنی عێراق لە ڕووی سەقامگیری کە بە خاڵێکی گرنگ لە قەڵەم درا و ئارامی عێراق بە ئارامی وڵاتانی دەرەوە وەسف کرا. پەیامی گرنگ سەرەکی لەم لووتکەیە بۆ عێراقەوەی کە عێراق نایە بێ بەشێک لە ململانەی ئیقلیمیەکان و نایە بێ بەشێک لە ململانە نێودەوڵەتیەکان لەسەر ئەم هەرێمە، بەڵکو ڕۆڵی پرد ببینێ لە بەرژەوەندیە جیاوازەکان. ئەم لووتکەیە ڕۆژێکی خایاند و لە بەیانی کۆتاییدا کە لە 6 خاڵ پێک هاتبوو باس لە جەختکردنەوەی پشتیوانی سەقامگیری عێراق کرا و هەروە گرنگی بە بەرەنگاربوونەوەی تونندڕەوی و پشتیوانی سەرجەم ڕێڕەوی پرۆسەی سیاسی عێراق کرا. يؤكد المجتمعون ئامادەبوان جەخت لەسەر سەقامگیری و پاراستنی یەکپارچەکی خاکی عێراق دەکەن و یەکریزی پێکاتە کۆمەڵایەتیەکەی پاش سەرکەوتنە مەزنەکەیان بەسەر ڕێکخراوەی تروریستی داعش. جگە لە ئێران سەرۆکی سەرجەم پەرلەمانانی وڵاتانی دراوسێ ئامادە ببوون و لە کاتی کۆنگرەی ڕۆژنامەوانیدا وتەبێژی فەرمی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند کە بەشدار نەبوونی عەلی لاریزانی بەهۆی بارودۆخی لافاوەکانی ئێران بوو و هیچ هۆکارێکی تری نییە. إيران حاضرة بقوة في هذا المؤتمر. ئیران بە هەموو توانایی لەم کۆنگرەدا ئامادەیەوە بە شاندێکی زۆر بەرز هۆی ئامادە نەبوونی لاریجانی بەهۆی سەرقاڵی لەگەڵ تاقمی پەرلەمانەکەی و حکوومەتدایە بەهۆی کێشەی لافاوەکان کە ئیران تووشی بوو. وەک بوارناسانی سیاسی دەڵێن لووتکەی بەغدا بە بەشداربوونی ئوردن و سووریا و ئێران و کوێت و سعودیا و تورکیا خاڵێکی پێگەیشتنی وڵاتانی دراوسەیە و بە تایبەتی نێوان سعودیا و ئێرانە. لە بەغدا و نزار عەبدوڵڵا، دەنجی ئەمریکا.